ویری کردستان 24 الباشوری کردستان افدمی باش اکسترا پیشکش دکری. اما ویجاره تایباتیش اکسترا مادام همی گاوا بابت ما سوشال میدیا نه ویجاره ام بحث خوب کیم. سوشال میدیا او جهان برفره یا مازن همی گاوا تایباتیش نوایی جهان دنیش بوی ورگرتنا زانیاریا بلاف کردن زانیاریا پرساش اکودو هر شتی چی پیوز به جانی خوما لم سردما هموی لناو سوشال میدیا ده. اوانش کزوتر حوالا کان بلاو دکنوا و زور خلق تاویان لسره و زیاتر حوال لوی وردجیری اوانه دبنه یکم بونیش لهموشتک لهمو کارکیش اول رادگینه که خلقی چی زور ورگرانی چی زور بتمانیان باو دزگاه یک حوالا چی زور بلاو دکاتوا ایتراو کاته دبته یکم تایباتیش نوا دزگاه راگهاندنه ده همی گوا جه بسیاریه چوا اوه بیا یکم بوچی فلان دزگه نل پیشه بوچی الپاشه بوچی هنده بینر هنه اوه جهیم تایباتیش بویی و باوریه زورت اوه ورگرد تاوی دزگه کردستان 24 و جارب تایباتیجی جماره که پیوایی تو مارکریت نوا سوشال میدیا ده کو تنه 2 هفتیت بویدا پر بینرترین سوشال میدیا بیت نوا نافچه دا پر بینرترین 10 میلیون 20 میلیون 30 میلیون ورگر 5 میلیون 100 میلیون ورگر نه هیچ تو زیاده تر 106 میلیون بینرو ورگر زیاتری تپراندوا او جایگاه متمانی ایوه با ایما جه سربلندی اجبوی دزگه کردستان 24 کوب تایباتیجی اتورز و سیزنی میدا بو بینینه که قولتر بو بینینه که کیرتر تایباتیجی بو باوریه که زیرتر بلاف کرنا نوچه و زانیاری دا بزیترین دم به تایبات لب سردمه ده که سوشال میدیا خلق هموی خریکی سوشال میدیا حوال بلاو دکاته و حوال وردگری خلق حزیلیه یکم کس خوی حوالک پیبگاه نک دوای روداوکه با کاتجمیری دوای روداوکه سر دبته والله فلانه شد رویدانه دوستان بیشتر همو کاتیش با پی پرنسیپ کانی راگاندن و به تایباتی سوشال میدیا که است خلقانی چی زور دکونه حالی بلاو کرده و زانیاری کان یا زانیاری نراس یا زانیاری با اویزو بلاو کاته و حالی میدیایی به تایبات سوشال میدیای رودات کردستان 24 همی گاوا هول ده جوان پرزگری که وان خلاتیات بیر کبد ام تایباتیجی السر ویدیو لب تایباتیجی گرافیک ام بزنین که کردستان 24 چوا بیا یکم چه بابتی دا یکمه و الرزبندیا چندم تیت اوه تا کردستان 24 دیسان یکمه کدالین دیسان دیاره بابت که بو کردستان 24 یکم اینجار نیه ببته یکم پیش و تریش زور بابت بو ورگرکانی خوی یکم بوا با تایباتیجی باوری پیکرنا کردستان 24 و دمکی یه درز دا نوچه و زانیاری بگیرند. پلا یکم دان بینین و دیفراژی دزگه هندن یه راگاندنه و تایباتیجی پریکا سوشال میدیا که نوچه و زانیاری هم بلافت کن تیداته. لیا یکم از سرنجا بو راب کشم. کردستان 24 که 106 میلیون بینری تپراندوا وکو بلاو کردنوی حواله کان نه که 106 میلیون حواله بلاو کردنو دو هفته نه. ما بس من اوه که وان 2 هفته دا کردستان 24 وکیل یا باوری که هن زیاده بخلکی بید یعنی خلکی هن باوری که زیاده بید زیترین وقت سکنه کردستان 24 که چه نوچه بلاف کرینه هن سردانی کرن مالپر و پلاتفورم جدا این کردستان 24 فیسبوکی بگیره اینستاگرامی بگیره سناب شاتی بگیره حتی تیک توک حتی الثریدزی بگیره که 8 ثریدزی خوشی یعنی 2 حتی 3 هفتیانه کردستان 24 جی پیشنگ بی حتی کرد نوا ثریدز جا کردستان 24 از رتر بحث نکم که پیشنگ چند بابت آن دا هفبرید گل دزگه دنیا راگهاندنی به اینا چناوا ام اتناوا گوراپانه دانی نین که ام شریف کن گل چه دزگاه و که سوشال میدیا بتایباتیش بیشتر ده ام هین جوی کوب زیترین دم نوچین راست و درز بلافتین آمارین گشتی تایباتیش دزگه راگهاندنی اف آمار دست کردن پریکا سوشال میدیا اوه هر پریکا تایباتیجی پلاتفورم جدا تایباتیجی پیشیاوان همیا یا پیشنگ کمپانیا میتاب تایباتیجی یا هری پیس سراست جهانی بو کمپانیا میتاب خوشی پلاتفورما فیسبوکیه 106.3 میلیون ام
ئەە ژمارە کە ئەم فەخر و شۆنۆزیە پێتکەین ئەم بچینە تایبەتیشی ئالیێندن ئەو ڤیددیوێن و زێدە هاتیینە بڵاوکردن زێدە هاتیینە شێرکردن و زێدە کومنت بۆ چوینە ئەو ڤیددیوێن زێدە نافخونە هەفکارێمە ئاڵانە بزانە هاوڵاتیەک لە بەحرکە بەچی کوژراوە ئەوە یەک شوان ڤیددیوەک و ملیۆنا بینەرێن وێ هەبینە کوابخۆ هەم پێشکەشکار هەمژی پرۆدیوسەرێ بەرنامە شوێن پەنجەیە یەکش ڤیددیوێندن تایبەتیشی و کوردستان 24 چافکانیەوەی سەرەکی بیاژ بووی بەڵاوکردنەوەی گردبوونەوەی مسلمانان لە سوی دژی سوستاندنی قورآانی پیرۆزە سوستاندنا قورآانە پیرۆز کە تایبەتی یەکش مژارێن گەلەکل پێش بیە ئەف هەیڤەکە لێ کوردستان 24 یەک شوان دەستگەها بیا تایبەتی سوشال میدیا کوردستان بژێ و ئەو ڤیددیوە گەلک بڵاو بیە لە بەغدا کەسێکی کوشت لە هەولێریش دەستگیر کرا ئەڤەش یەک شوان ڤیددیوەک و زێدە هاتیە بڵاوکردن ئەڤە تەمەنەوەی گەلک درێژ نینە ڤیددیوە تنێ دوو ڕۆژن لێ ملیۆنا بینەرێت توێ هەبینە ناوە سوشال میدیا کوردستان 24دا البەغدا دوژن لە ئەفسەرێکی ئەمەش تەمەنێکی زۆر کورتی هەیە 24 کاتژمێریش نییە بەڵام تێپەڕاندنی ژماری پەیوانەیی بە تایبەت ئەو باوەریە بینەرێن کوردستان 24 وەرگێن کوردستان 24 کوردستان 24 هەی بۆ سەدار باز بینە ئەو ڤیددیوانەی تازە هەموو باس کرد لەگەڵ ئەو ڤیددیوانەش هەمووی ئەو ڤیددیوانن کە سەرچاوی یەکەمیان لە بوو بڵاوکردنی ئەو ڤیددیوە هەر کوردستان 24 بوو زۆربەی زۆریشی ڤیددیوی یەکەم لەسەر ئاستی یەکەم کوردستان و عێراق ئینجا ناوچەکە ڤیددیوەک نییە کە کوردستان 24 وەری گرت پێ لە ئاژانسێک لە شوێنێک دووەمین دەستگا بێ یان سێمین دەستگا بێ بڵاویان کردەوە اینجا ئەو بینەرانە هەمووی هەبێت ئەڤەژی لیەمەنیە مە هەفکار لیەمەنیژیێت هەین ئۆفیسە کوردستان 24 یانژی پەیامنەری کوردستان 24 لیەمەنیژیە هەیە یەکش ڤیددیۆدن کۆ تایبەتیشی ئەتناوە سوشال میدیا کوردستان 24 دا وەرگرێن وێن گەلک زێدە هەبینە و تایبەتیشی پلاتفۆرمە فەیسبووکی بە شێوەیە عەرەبی خەڵاتکردنا کچە یەکەم یا سەر ئاستا کوردستانی بیاک و ژالیە سەر وەزیران مەسرور بارزانی و هاتیە خەڵاتکردن هاتیە ڕێزلێنان و خانیەکی هاتیە پێشکەشکردن ئەیکش ڤیددیۆدن تایبەتیشی هەرپمایکا کوردستان 24 بەحسا هەژیرەکە تایبەت کرد ئەتین شەوکی تایبەتیشی ئالی ڕۆژهاتە ناوەڕاست جێم بیابانی حتا فلسطین و سووریا و ناوچەنجی هەیە دیسا ڤیددیو البەش عەرەبی يعني البەشی کوردی گەلک زێدە بڵاو بیە هەمان ڤیددیو البەشی عەرەبیژی وەرگرێن کوردستان 24ژی نەبتنێ کورد ناوە کوردستانیدا بەڵکو ڕۆژهەڵاتە ناوەڕاست حتا ئەوێ ناوە عێراقیدا زێدەتر گەلک بواری کوردستان 24 هەیە حتا بینە یەکەمین کوردستان 24 سەر یەکەم بوونەوەی پێشەنگیەوەی چ بڵاو کردە بە پێی داتا فەرمیەکانی فەیسبوک گولعالیە کۆمپانیا مێتاوە ڤیددیۆکانی پەیجی سەرەکی کوردستان 24 بە دوو هەفتە 106 ملیۆن بینەریان هەبووە و لەسەر ئاستی بینەر لە پێشەنگی میدیەکانی کوردستان و ناوچەکەیە ئەوە وەمە بەحەزکردی ئەس نە شۆڕەزامەتنەوە سوشال میدیادا نە ئەس کارمەند دەکەم سوشال میدیا کوردستان 24 خوزی ئەس کارمەندی هۆنا بخۆشی بۆ میگەل ئەس زێدەتر 1000 سوشال میدیا هەیە هەفکارێمە یەکش کارمەندێن سوشال میدیا کوردستان 24 هەفکارێمە مەبەست یاخوا بەخێر بی چۆن کاکشبان چۆن باشی یاخوا بەخێر بی هەربژی کاک مەبەست ئەم ڤیدیۆرێت نۆف نیوزڕۆمێدا و بەش سوشال میدیانی بیژن ئەف ڤیدیۆ هەیبدانن و وێ نەدانن وێ ببڕن ئەمە باسی پێشەنگ بوونتان دەکەین پێشەنگ بوونمان لە پۆستە تایبەتی یەکەمەکە ئەم باسکەم دەڵێ دیسان کوردستان 24 یەکەمە دیسان بە بەبەستی ئەوەی کە جاری یەکەم نییە جارەکانی پێشتر چەندەمین جار بووینە یەکەم لە چ بابەتێک یەکەم بووین دەست خۆش طبعاً ئەوە یەکەم زانی یەکەمی لێ دەڵێن دیسان یەکەمە واتەوە یەکەم زانی ئەمە دەگەینە ئەو قۆناغی کە پێشەنگ بین لەسەر ئاستی هەموو میدیاکانی کوردستان پێشووتریش بە چەندەها ڤیدیۆ وێنە و هەواڵی خۆمان و ناوخۆی توانیتمان کە بگەینە ئاستی یەکەم لە سەروی هەموو میدیاکانی کوردستان و ئێستاش بۆیە دەڵێن و دیسان واتە بەردەوام دەتوانین بڵێ نەک دیسانیش بەردەوام یەکەمی بەهیوای ئەوەی بەردەوام یەکەم بن طبعا ئەم جارە جیاوازیەکەی چیە لەگەڵ جارانی پێشتر ئەم جاریان توانیتمان جگە لەوەی کە بە پلەیەک توانیتمان بگەینە ناو کوردستان واتە ناوخۆی دوای عێراق دوای جیهان ئێستا لە ئاستی جیهانی بەڵێ چونکە لە ناو میدیەکانی کوردستان ئێستا نزیکەی لە ماوەی 2 هەفتە 106 ملیۆن بینەر تەنیا بە ڤیدیۆکانی کوردستان 24 سەرەکی پێیجی سەرەکی
بۆی هاتووە کە دوای ئەوە ڤیددیوکانی دیکەش بۆتە جیهانی باشە توانیوێتی بگاتە ئاستێکی زۆر لە بینەر و جگە لەوەش ڤیددیوکانی ناوخۆش توانیوێتی ئاستێکی زۆر بەرز لە بینەر ڤیددیوکانی ناوخۆی مەبەستان یعنی ناوخۆی کوردستان بیسارە بەرهەمی کوردستان بیسارە یان خەڵک نردوێتی بۆ کوردستان بیسار وەکو سەرچاوە بۆ بڵاوکردنەوەی تەمان وەکو ئەو سلایدانی کە ئێستا دادنا بینیتان هەموو ڤیددیوکان هەیەی خۆمانە کە کۆنتنتی خۆمان بە خۆمان دروستی دەکەین هەشە خەڵک نردوێتی کە پامنێر ئەو پامنێری دەرەوەن خەڵکیشە پامنێرن ڤیددیو دەنێرن و ڤیددیوکی باشی بەدەستێنەوە بەڵام زۆربەی زۆری ڤیددیوکانی کوردستان بیسارە کە بخۆمان لە ناوخۆ پاکێجەکانە و بەرهەمی سوۆشال میدیا کە بخۆیان مۆنتاژ و ڤیددیوکان دروست دەکەن ئەمە بەڕاستی یعنی دەستکەوتە لەسەر ئاسیجان مەسەن بە تایبەت ماوەکە 2.6 ملیۆن بینەری تێپەڕینی شتێکی ئاسانە یان قورسە تەبان دەستکەوتە زانی بووە چونکە یەکەم سلاید کە پێشانەدا لە ماوەی 2 هەفتە گەیشتە 106 ملیۆن ڤیو لە ماوەی ئەو داتای لە شوێ هاتووە گە باسی کەم ئەو داتایە واتە سێترکەی یەکەم سێترکەی یەکەمی خەڵک بۆنەوە سێترکەی یەکەمی ڤیددیوکە ببینێت بۆ ڤیو حسێبە واتە خەڵک لە سەروی سێترکەوە ڤیددیوکانی ئێمەیان سێ کردو گەیشتە 6 ملیۆن واتە لە خوار سێترکە دووترکە و یەکترکەوانە حسێب نینە واتە ئەوانی زیاتر لە سێترکە سێریان کردووە 106 ملیۆن ڤیون بۆیە ئەوە دەستکەوتە یعنی توانیتمان بۆ نمونە لە سێترکە یەکەم بینەر بپێکین بتوانین لەسەر ڤیددیوکە ڕای بگرین و بە بەردەوام سێری ڤیددیوکە یعنی ئێوە لە دانانی بەرهەمەکان هەوڵ دەدەن ئەو بەرهەمانە دابنێن خەڵک تەماشای بکە نەک یاڵا وەکو سناپ یەکسەر بیبە طبعا سوشال میدیا ئێستا سریعە باشە هەر ڤیددیو هاالێ دەکەی دەڕوا دوترکە تەماشایەکە بەدڵ نیە دەڕوا ئەمە وامان کردیە وانی ئیش لەسەر سایکۆلۆژەتی خەڵک دەکەین چ ڤیددیوەکیان بەدڵە وەوان لێ دەکەین بوەستن لەسەر ئەو ڤیددیوە باش بە جوانی داتاکان وەگرن و زانیارەکان وەگرن مادەم باساتە سەر باسی خەڵک با بزانین کومنتی خەڵک لە سەر یەکەمین بوونی کوردستان بیسار دیسانەوە چێ یان بەردەوام بوونی کوردستان بیسار وەکو یەکەم و پێشنگ لە ناو سوۆشال میدیا و میدیای ناوچەکە وڵی کوردستان بیسار بێ ڕکابەر زۆر سوپاس کاکەی من زۆر سوپاس سەروەر دەڵێ کوردستان بیسار یەکەمە و لەوەش گرنگتر نیشتیمانیە نیشتیمانین ئێوە لە بڵاوکردنەوەی هەواڵبانزگە لەوەی کە ئەمە ئیجە سەر ڤیددیو بەدەستێنانی بینەر دەکەین پەیامە نیشتیمانیەکەشمان بەلاوانە ناوە ئەوە نییە بڵێ هەر شتێک دانین نا تەبان ینی پەیامی نیشتیمانی کە تەبان کوردستان بیسا پەیامەش کوردستانی نیشتیمانی هەیە ئەمەوە لە بەرچاو دەگرین و لە هەمان کاتیش هەوڵی زۆرترین بینەر دەدەین جان کوردش دەڵێ دەستان خۆش بێت هەمیشە کوردستان بیسار یەکەمە گەلک سپاس ئۆگەر مزیری دەڵێ هەر سەرکەفتی بن کۆرێ خودە گەلک مەمنون ڕەسەن پێروز دەڵێ باشە هەموو کورد ئەوە پرسیارە دەڵێ باشە هەموو کورد 20 ملیۆن کەسە کاکە بە 6 ملیۆن کەس بن بە کوردستانی گەورەوە ڕاست چون 106 ملیۆن بینەری هەبووە پرسیارە نەک لە ناو بابەت ئێمەش لە بابەتەکانی دیکەشی دەرەوەی سوۆشال میدیاش بۆ نمونە دەڵێ ئەمن 8 ملیۆن ڤیوم بەدەستێناوە ئەوەندە ڤیو خۆ ئەوەندە کوردەش نییە ئەوە بینەری بەردەوامی ڤیددیوکانە بۆ منە لە ڤیددیوەک 10 ملیۆن ڤیوم بەدەستێناوە لە ڤیددیوەکی دیکە 10 ملیۆن لەوانەیە کەسی تەماشا ڤیددیو کردو هەمان کەس بێت تەماشا ڤیددیۆی کرد بێ بۆی بە 2 ڤیو حسێب دەبێتن واتە ئەو بینەری بەردەوامی ڤیددیوکێ نەک بینەری وە لەگەڵ ئەوەش جیهانی بوونیش نەک باس کورد تامان کۆی گشتی لەبەرەوەی ڤیددیوکانشمان جیهانی بووە ڤیددیۆکی باشتری بەدەستێنەوە یعنی بەس لێرە ئەو پرسیار بکەم نەک بەس کوردن وەرگرانی کوردستان بیسار بەس کوردینە دەڵێم بە پلەیەک کوردن بە پلە دوو عێراقین کە لە ڕووی زۆنەوە ڤیددیوکان بڵاو دەبێتەوە دوای ئەوە جیهانی بەڵێ پلانی داهاتووی سوۆشال میدیای کوردستان بیسار ئێوە بەتەمای شتێکن نیشتیمانی بێ وەرگری زۆرتان هەبێ و خەڵکیش بەردەوام متمانەی بە ئێوە بێ هەرسێکی چونکە سوۆشال میدیای کوردستان بیسار لەسەر ئەو سێ پایە دامەزرێ یعنی ئمە هەر دەبی ئاگەمە لە پەیامە بی کە نیشتیمانیە و وەرگرێکی باشمان هەبیتن و بەردەوام بین لەسەوەی کە ئەمەی هەر یەکەمین یعنی ئیژە سەوە بکەین کە لەسەر ئەو ڕێسکەی بمێنینەوە کە یەکەمین و پەیامە نیشتیمانەکەش بەلاوانەنێ لە هەمان کات ئەس بژم مەبەس کینگ سوۆشال میدیاتەوە سەپڕەوەنی مەبەس کینگ گەلک سوپاس هەر سەرکەفتی بن هەر یەکەم بن هەر یەکەمی
این باشەکەم شمە و ئەم باشەنی شووە ئەمە می پێک بە ماڵە ماڵ پێکەوەین گەڵە بخێراتی سەرچاو گەڵە بخێراتی مامەست پیوەکەمی گەڵە جێبواریەوە بین بینەر وەرگرین کوردستان بسوێت هەر جایەکی هین بن چ پرێکا سوشال میدیا چ پرێکا رادیۆ چ پرێکا شاشە مەزن خدمەت بینن گەلک سوپاس بۆ vê باوەریە ژیانە هەڤژینی و پێکینانە ژینە هەڤژینی ڕەنگە خەونا بەشێ زێدەیە هەمی گەنجان بێت چشکچا چش کوڕە هەر یەکێکیش لای خۆەوە چەند ئاوەتێکی تایبەتی هەیە کەسی بەرامبرم کە تێتە ناو ژیانم پێکەوە قەفەسێکی جوانی هاوسەرگیری پێک دێنین قەفەس نییە بخۆی بە ژیانێکی جوانترە لە قەفەس دەڵێ مواسەفاتی ئەوهابێ 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 هەر یەکێش هەوڵ دەدا ئەوەی بەرامبەری هیچ شتەکی کەمی تێدا نەبی هەموو شتە چێبی لە پارە بگرێت لە باوەڕی بەخۆم بگرێت لە تەندروستی بگرە هەتا ئاخری و ئەوانەش سەرکەوتون کە وەکو یەکن بە تەبیعەت وەکو یەکن خۆشەویستی لە بوو یەکتریان وەکو یەکن لە هەموو شتێک عربی دەت بژن الطيور على أشكالها تقع ئەبێن کو وەکی ئێکن نزیکی ئێک بن بەجارە ئەس بەحسە ژیانە هەڤژینیا دوگەنجەڵ ئاکرێ بکەم میلاد و سەهار میلادەکە نیش دایبوونەکە نیەش بوویوانە و سەهارەین گەلەکێن خۆش دە پێک بەدار باسکەن چیرۆکەمە دوگەنجە چێکە ژیانی هاوژینیا پێکیان هیناوە نابیستان و لێرە بە تایبەت لە سوشال میدیای کوردستان بسوارەوە کە بڵاو کراتەوە دەڵێ خۆشەویستی پێویستی بە زمان نییە خۆشم دەوێی بە قوربانت بم و تو تاکە کەسمی لەو دنیا ڕەنگە ئەوە بە زمان قسە دەکا بەڵام پێویستە ئەو خۆشەویستیە لە دڵدا بێت پێویست بە قسەکردنیش ناکە یعنی ئەڤە ئەم بۆدینۆن نابیستاک و کەڕۆڵاڵن نائاغڤن بتنێ زمانێ هێمای ئەو دیالێک و تاڤن و حەژێکردنە خۆشیش بۆ یەک و دەبڕی حتا گەشتە ئاستێ هەڤژینیە ئاکرێ دوو گەنجی نابیست هاوسەرگیری دەکەن میلاد و سەهار پیرۆز بن پێک بە پیرۆکاڵ بن بە ئامادەبوونی کەسوکار و خۆشەویستانیان لە ئاهەنگی هاوسەرگیریان جێڕ ئەوە وێرێ سەهار دەربڕینە حەژێکردنە خۆ بۆ میلادی بەحەزکرد میلازیێ بەحسا پێکانینە ماڵە خۆ بۆت کە تا نزانم خۆزی ئەستی گەژمم کۆ بەسێ چیتکن دەستکەکێ گولا و دۆرمانی دژوی وانەژی مرۆڤ و کەس و کار و خۆشتەویەت وانانە ئەو ڤیدیۆ تایبەتیژی چیرۆکە هەڤژینیا وان هەردوو گەنجا نەبتنێت نەواکرێدا بەلکول سەر ئاستا نافخوو گەلک دەنگ ڤەدایە چ تشتێک ڕێگرنینە تایبەتیژی ئەگەر مەبەستاتە پێکانینە ژیانەکەنی ژیانەکە بەختەوەر بن و تایبەتیژی ئەگەر هەردوو کەس وەک هەڤ بن هەر خودەیە تایبەتیژی حەژێکە نەکریە دلێوانەدا و هەر خودەیە تایبەتیژی هەردوو ئینەی نەتڕێکە هەڤدا هەڤ ماچەیش وڵا بەردەوام بن دلێ هەمیە گەلەک خۆشە لێ تایبەتیژی دلێ میلاد و سەهارێ خۆشە و حتا هێدی گەیشتن بە ڕوشە گەورەکان پێکانی پێک ئینانە ژیانە هەڤژینێ پیرۆزە هێویە ژیانەکە خۆش و پڕبەختەوەری بۆت خوازی چ تشتێک ڕێگرنینە و حەژێکردنێژی پێتوی زمانی و ئاخفتنی نینە هەکەر ئەبێتین حەژێتکن ئاخفتن نەگوتەوە ژێ تۆڕە نەبن یاخوا پیرۆزی یەکتر بن بەختەوەر بن لە ژیاندا ڕەشید هەرکی پیرۆزی یەکتر بن بە هیوای ژیانێکی پڕ بەختەوەری ئیشڵڵا پێک بە پیرۆکاڵ بن خودێ زڕیەتەکە ساڵح بێش کچ و کوڕە ئینشاڵڵا ژیانەکە پڕ خێر و خۆشی عەبدوڵڵا ئەلیاس پیرۆزە خۆشییا دەبن ئیشڵڵا هەمویان زیاتر کۆمنتەکان پیرۆزبایی لێکردن بەڵام بۆ تایبەتیژی جهێ سەرنجێ ڕێککەفتنە هەردوو گەنجاویە و باوەری بوونەوەم خۆشی ویە و چ تشتێک ڕێگرینینە و ڕەنگەتمە بە کۆمەڵگێدا حسابی تەحسیبکردن کەم ئەندامن یانژی نەشین ژیانەکە وسە پێگرن لێ چ تشتێک ڕێگرینە تایبەتیژی بۆ ژیانەکە خۆشە بە مۆبایلێکی کۆمپانیای ئەپڵ ڕکلامیش نیە ئەگەر باسکەیت چکە لۆگۆکەی دیارەکە ئایفۆنە و ئەمەشان دەستگرتنی باوک و دایکێکە بوو دەستی منداڵەکانیان زارۆک جگەرە دایک و بابە هەر تشتێکی زارۆکێ دایک و بابە بێت دایک و باب هەوڵدەن بۆ بکەن شەو و نیفشەوە خەوێ ئەشخۆتکن داک و زارۆکێوانە یێ تەندروست بن خەوەکە خۆش بکەن پرۆژێژی کارکن داکو ئەوێ زارۆکێوانە بێت بۆ پەیدا بکەن بەڵام ئەمە لە هیندستان هەموو شتێک پێچەوانەیە ئەوەی ئەوان دەیانەوێ لە ڕێی منداڵی خۆیان دەیکەن هەتا دەگاتە ئەوەی کە
موبایلێک لە ڕێی منداڵی خۆیانەوە بەدەستکەوێت چ کۆرەسۆتە چ مەسەرەیە لە ڕۆژئاوای بەنگال لە هیندستان خێزانێک منداڵە هەشت مانگەکەیان فرۆشتووە ئەوە کارەسات بۆ ئەوەی ئایفۆن 14 بکڕن کارەساتی گەورەتر تاوەکو بتوانن بە مۆبایلەکە ڤیدیۆی ڕیل بکەن بۆ ئینستاگرامەکەیان کارەساتی گەورە 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 ئەوە دووبارە بخینەوە تەواو تێگەیشتن الهندستانی الڕۆژاوای بەنگال ژن و مێرەک زارۆکێوەنە پشتی بیە هەشت هەیف مۆزم بی شیر دایە هێدی ڕەنگە گغ و پخ و ئەوانەت بێژت شینۆ ماستر لێ بکەن حەجێکردنەوە خوب و زارۆکی خوب پەیدا بکەن نە ئەستانە چیان کردیە منداڵی خۆیان فروشتووە زارۆکی خۆی فروشتی بەرامبەری چەند ڕوبیا چەند پارە هەندی نزار بەس بۆ هەند پارە بینە مۆبایلەکێ بخۆ پێ بکڕن ئایفۆنێکی بخۆ پێ بکڕن وی ئایفۆنێ چ لێ بکەن ڤیدیۆیان ڕیلێن ئینستاگرامی پێچەکەن و بەڵاوکەن مرۆڤاتی گەشتە چ ئاست ئەو پرسیار هین بەرسەوێ بکەن بەداخەوە ئەوانە مرۆڤ نین دڕندەن ئاشتی حوسەین وە دەڵێ ئێوە دەڵێن دەستخستنەوە مۆبایلێکەوە لێ بێت خەڵک زارۆکێت خوب فروشت مەزانی خەڵکی بەرێک گەلە کارێ دیت کردن هەتا کلیێن خوژی فرۆتن بەس نە زارۆکی خوب فروشت هەموو جارێک دەڵێن فیلمە هندیەکان ڕاست نین ئەمەیان ڕاستە لە سوشال میدیا بڵاو بوویتەوە وە ڕاستیە بابەتەکە و بە تەمام و منداڵی دووەمیش بفروشن بەس ڕێگریان لێکراوە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ئەرکان شکاکی ئەشهەدو ئەوەندە بەسەتەوە من ئایفۆن 15 بۆ دەکڕین بەس ئەم هەڵە گەورەیان نەکرد بە شازادە وەدەڵێت ئینشاڵڵا شتیوان نەکردووە و ئەم بابەتە درو بێت وەکو فیلمەکانیان داچی وسفی وەدەڵێت ئیشڵڵا ئەvە ژوەکی فیلمێتوانەوە تژی تشتێت ئەنتیکە و درەو بن نەڕاز بن بەس چ یا و ساڵیا بەڵاوکە هین بێژن ڕاستە یان ژوەکە فیلمێت هندیە بابەتە ئەکسترا ئەبرکەبی سبۆژی ساعت 6 بێت خزمەت هەر شاد بژێت